سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز. من هاوڕەتوفیقم لە خێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر حکوومەتی عێراق هەمومان نەزانین لە بەردەم کۆمەڵێک فشاری شاراوەدایە. دیارە حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی کاتێک کە پێک هات بە هاوبەشی لە نێوان شیعەکان و ماڵی سونە و هەروەها لە نێوان ماڵی کورد پێگاتووە. دیارم حکوومەتە بە دڵنیاییەوە پشگیری هەر سێ پێکاتەکەی هەیە، بەڵام بە دووری ژنیە لە کۆمەڵێک فشار و ئالەنگاری قورس کە لە بەردەم حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانیدایە. یەکێک لەو ئالەنگاری قورسانی کە ڕوبەڕووی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی دەبێتەوە فشارە شاراوەکانە. ومانەزانین سەدر یەکێکە لەو فشارە شاراوانی کە هەمیشە وەکو بۆمبێکی تەوقیتکرا وایە لە بەردەم حکوومەتەکەیدا. یەکێکی دیکە لەو ئالانگەری قورسانی کە لە بەردەم ئەم حکوومەتەدایە جارێکی دیکە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و هەروەها ئامادەکاری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانە لە ماوەی ساڵێکدا لە عێراقدا. هەروەها ئێستا ئەم حکوومەتە ڕوبەڕووی گەورەترین فشاری ناوخۆییش بۆتەوە و ئەنجا دەرەکی کە فشارەکانی ئەمریکا لەسەر حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی بە بەرزکردنەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عراقیدا. زانین کە ئێستا دۆلار ڕۆژ بە ڕۆژ لە بازاڕەکانی عراقدا بەرزە بێتەوە بە فشاری ئەوەی کە نابێت دۆلار لەلایەن حکوومەتی عراق و بچێتە دەرەوە بۆ وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئێران. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکەی پێیوەست بە مانەوەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی و پاڵپشتێ ناوخۆیی و دەرەکیەکان بۆی و هەروەها فشارە دەرەکی و ناوخۆیەکانی ژامان کاتدا لە بەرامبەریدا بۆی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ، سوپاس دەکەین کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما لەگەڵ ئێمە بۆ گفتوگۆکردن لەبارەی پرسەکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کە پێک هات و هەروەها ئەو ئالەنگاری قورسانی کە لە بەردەمیایەتی. بەگشتی ئێمە ئێستادا بازدە فشارەکانی سەر حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی بکەین. فشارەکان تا چەند جدیە بۆ سەر ئەم حکوومەتە و تا چەند ئەتوانێت ڕوبەڕووی بێتەوە محەممەد شیع سۆدانی؟ فەرموو دکتۆر جان. بەناوی خوای گەورە بەرهەبان، سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. دیارە ئەو بابەتە بابەتێکی گەرم و گۆڕە بەڕاستی و بابەتی کاتە زۆربەی هەرە زۆری میدیا عێراقیەکان پێوە خەریکن و سەرقاڵن کە هەمویان چاودێری ئەم بارودۆخە دەکەن و چاودێری حکوومەتەکەی بەڕێ سوودانی دەکەن کە بزان تا کوێ بڕەو دەکات و تا چەند دەتوانێت خۆی لەبەر ئەم لێشاوە ڕابگرێ و لەم فەوزایە لەم هەموو کێشە و ئالەنگەریانەی کە جەنابتان بەشێکیانتان باس کرد تا چەند دەتوانێت خۆڕاگر بێ. بەڕاستی بارودۆخی عێراق بارودۆخێکی زۆر ئاڵۆزە، وەکو دەریایەکی قوڵ وایە. هەر حکوومەتێک و هەر کەسێکیش ئەگەر نیازی چاکسازی هەبێ، نیازی چاکردنەوە و نیازی ڕاستکردنەوەی ڕێڕەوەکەی سیاسی و ئەمنی و ئابووری عێراقی هەبێ، ئەمە لە ناو جێژاوەکەدا دەخولێتەوە تا خۆی وندەکە. یعنی من ئەوەندە ڕەشبین نیم، یعنی ناڵێم ئومێد نییە، بەڵام زۆر زەحمەتە. یعنی چاکردنەوەی ئەو بارودۆخە و خۆڕاگرتن لەبەر ئەم جێژاوە سیاسی و ئەمنی عێراقدا بارودۆخێکی قورسە. لەبەر ئەوەی مەسەلەکە عێراقی نییە، مەسەلەکە لە دەرەوەی عێراقەوە ئەم هەژمون و ئەم فشارانە دەخرێنە سەر عێراق، چ لەسەر ئاستی حکوومەت چ لەسەر ئاستی بارودۆخی ناوخۆییدا. ئەگەر بە کورتی و زۆر بە چڕوپڕی بڵین، دەتوانین بڵین ئەم بارودۆخەی عێراق هەموو ئەنجامە بۆ ئەم ڕوبەڕووبوونەوە و ململانێ سیاسی کە لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێران بە تایبەتیدا هەیە. ململانەیەکەی خۆیان ئەم دوو وڵاتە ململانەیەکەی خۆیان لەسەر خاچی عێراقدا و لە چوارچێوەی عێراقدا ئەنجام دەدەن و نییە بچن کێشەکانی خۆیان و ململانەکانی خۆیان لەسەر خاچی خۆیان ئەنجام دەن. نا، هەردووچیان دێن خاچی عێراق ئیستیقلال دەکەن بۆ ئەوەی کێشەکانیان لێرە چارەسەر بکەن و هەموو خێر و بێری عێراقیش سەرف بکەن لە پێناوی ئەم کێشە و ململانەی خۆیاندا.
و حقیقەتێکیش هەیە بەڕاستی دەبێ ئەوە بزانین هەر کەسێک و هەر سیاسیەک ئەگەر بێتە ناو بازدەی سیاست بە تایبەتی بێتە ناو بازدەی حکوومەت و حکوومەت تشکیل بکە پێش تشکیلکردنی حکوومەت شتێکە و دوای تشکیلکردنی حکوومەتیش شتێکی کەیە. بەڕێز محەممەد شیع سوودانی کاتێک کە وەزیر بووە و کاتێک کە ئەندام پەرلەمان بووە ئەمە شتێک بووە کەسێکی دیکە بووە بەڵام ئێستا کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کەسێکی دیکەیە لەوانەیە زۆر لە هەڵوێستەکان دەگۆڕێن زۆر لە داواکاریەکان ئەزمونیشی ڕۆڵی نییە ینی لە سەرکەوتنی ئەو کەسایەتیە لەو پرۆسەیەدا منچکەوسم ئەوشکم بە پرسیار ئەزمونێکی باشی هەیە بەڵام فشارەکانی سەری کە لەسەری دەکرێت ئەم فشارانەی ناوخۆیی و دەرەچی زۆر بەهێزترە لە ئەزمونونەکەی خۆی و لە تواناکەی خۆی بۆ نمونە تەماشاکە پێش ئەوەی کە بەڕێز سوودانی ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر بە توندی لە کاتی حکوومەتەکەی کازمیدا ئەو کاتی کە ئەندام پەرلەمان بوو زۆر بە توندی داوای ئەوەی دەکرد کە پێویستە نرخی دۆلار بگەڕێتەوە سەر بارودۆخی خۆی واتە 120,000ەکە یعنی ئەو بە 146ەکەش ڕازی نەبوو دەیگوت ئەمە بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری لە بازارداوە لە خەڵکداوە تەنانەت هەڕەشەی ئەوەی دەکرد دەیگوت ئەگەر حکوومەتەکەی کازمی نرخی دۆلار نەگەڕێنتەوە سەر باری خۆی ئەمە دەبێت چاوەڕوانی شۆڕشی برسیەکان بکات دەیگوت ثەورەت الجیاع واتە شۆڕشی برسیەکان بە ڕێوەیە ئەمە یەک دووهەم ئەو لایەنانەی کە بەڕێز سوودانیان کاندید کردووە بۆ تشکیلی حکوومەت کە چوارچەوەی هەمانجیە چوارچەوەی هەمانجی لایەکی بانگەشەی ئەویان دەکرد کە پێویستە ئەو ڕێککەوتنە ئەمنیی کە لە نێوان عێراق و ئەمریکادا کراوە پێویستە ئەمە هەڵ بۆشێدرێتەوە بەڵام تەماشا دەکەین ئێستا کە چوارچەوەی هەمانجی حکوومەتی پێکینایە و بەڕێز سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەم بەڵێنانە نەمان یعنی ئەم شۆڕشی برسیانەی کە بەڕێز سوودانی هەڕەشەی پێدەکرد بۆ حکوومەتەکەی کازمی ئێستا دەڵێ مەسەلەی دۆلار هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە پەیوەندی بە حکوومەتەوە نیە ئەو مەسەلەیەکە پەیوەندی بە بانکی ناوەندیەوە هەیە یعنی کەواتە خۆی لێ دەدزیتەوە و هەروەها مەسەلەی دەرکردنی باڵێن نەهێشتنی ئەو ڕێککەوتنە نامە ئەمنی نێوان ئەمریکا و عێراق ئێستا بێدەنجی لێ کراوە و تەنانەت بەڕێز سوودانی دەڵێ پێویستە ئەمە تەفعیل بکرێەوە بەکار بێخرێەوە بەگەڕ بێخرێ کەواتە ئەمانە پێش تشکیلی حکوومەت جۆرێکن و دوای تشکیلی حکوومەت جۆرێکی دیکەن لەبەر ئەوە ئەمەش دیسان ئارانگەریەکە لە پێش بەڕێز سوودانی ئەمەش یەک لە تەحەدیاتە گەورەکانە کە خەڵک چاوەڕوانی چی لێ دەکرد و شەقام چاوەڕوانی چی لێ دەکرد ئێستا مووقفەکەی چۆنە بۆیە هیچ بە دووری نازانم کە ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ ئەمە بێتە هۆی ئەوەی کە خۆپیشاندانێکی سەرتاسەری و ڕەوتی سەدر سواری شەپۆڵەکە ببن دیسانەوە بازار بێتە بازاری ئەوان و خەڵک بوروژێنن بۆ ئەوەی هەموو دەربچن لە دژی حکوومەتەکەی بەڕێز سوودانی ینی کاک دکتۆر بەشیر جەنابیشت هاوڕایت لەگەڵ ڕای چاودێرانی سیاسی عێراق بە تایبەتی لەسەر چاودێریکردنی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی و ئەو بەڵێنانی کە جەنابیشت ێستا ئاماژەت پێدا بە تایبەتی لە مەسلەی دۆلار و بژێوی خەڵک چکە بەڕاستی ئێستا ململانەکەی ئێران و ئەمریکا گەیشتەوەی کە ئەوان یاری بە نرخی ینی بەهای دیناری عراقیەکەن لە بەرامبەر دۆلاری ئەمریشیدا چکە فشارەکانی ئەمریکا هەمومان نەزانین و جەنابیشتە زانی چکە بە حکمیەوەی ئەزمونێکی گەورە و هەیە لە بەغدا و لەسەر سیاسەتی عراقی و لەسەر سیاسەتی حکوومەتەکانی ڕابردووی عراقی کە ئەمریکایە ینی مامەڵەکە بە نرخ و بەهای دۆلار و دیناری عراقیەوە ئەمە حکوومەتەکەی شیع سۆدانی دەگەیەنێتە لێواری مەرگ و کەوتن و هەرسێنان یاخود نەخێر هەر ئەمریکایە پارێزگاریەکە لە مانەوەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی لە دوجاردا جا ئێستا بەڕێز سوودانی حکوومەتەکەی لە دووڕیانێکدان و لە ئەزمونێکی زۆر گەورەدان ئەم دووڕیانش ئەوەیە یان ئەوەیە دەبێ خۆی یەکلا بکاتەوە بۆ لای ئێران و بۆ لای ئەو
لایەنانەی کەوا کاندیدیان کردووە لە چوارچێوی هەماهەنگی کە زۆربیان وەلایی مەیلی ئێرانیان هەیە یانیش خۆی یەکلا بکاتەوە بەلای ئەمریکاوە بچێ. ئەم دوولایەنە بەڕاستی وەکو جەنابیشتان ئاماژەتان پێدا ئەمریکا ئێستا فشارەکانی چڕ کردوتەوە بەسەر بەڕێز سوودانی بۆ ئەوەی کە زیاتر متمانەی پێ بدا و زیاتر بەڵێن بە ئەمریکا بدا ئەوەی کە ئەمریکا دەوێت ئەو جێبەجێ بکە و هەژمونی ئێران لە عێراقدا کەم بکاتەوە بەرەبەرە بە تا دەگاتە نەهێشتنی ئەو ئەزمونە و ئەمەش شتێکی ئاسان نییە هەم لە ئەرزی واقعدا ئاسان نییە کە ئەمە کازمیش زۆر هەوڵی بۆیدا بەڵام بۆی نەکرا بە تایبەتی بەڕێز محەممەد شیع سوودانی کە بخۆی کاندیدی ئەو لایەنانەیە کە لایەنی نزیکن لە ئێرانەوە ناتوانێت ئەوە بکە بەڵام ئەگەر نەیکرد ئەمریکاش دیسان فشارەکانی بەسەریدا زیاد دەکات و چارەنووسیشی دوور نییە وەکو چارەنووسی بەڕێز عادل عەبدولمەهدی بێ لەبەر ئەوە بەڵێ زۆر لە جێی خۆیەتی کە ئەمە دووڕیانێکە دەوەستێتە سەر بە حکمت مامەڵەکردن و بە ئاقڵی مامەڵەکردنی بەڕێز سوودانی بۆ ئەوەی کە بەرژەوەندی عێراق بەرژەوەندی میلەتانی عێراق لە پێش چاوی خۆی بگرێ نەک بەرژەوەندی وڵاتێک یان بەرژەوەندی لایەنێکی سیاسی و تەنانەت ئەگەرێمە بزانین پێش بەرزبوونەوەی نرخی دۆلار بە چەند ڕۆژ و بە چەند هەفتەیەک ئەگە تەماشای ڕاگەاندنەکان بکەی میدیای عێراقی بکەین ئەم کەسانەی کە سەردانی بانقی ناوەندیان کردووە ئەم کەسانەی کە باڵێن سەردانی پارێزگاری بانقی ناوەندیان کردووە لە باڵوێزانی وڵاتانی زلهێز باڵوێزی بەریتانیا و باڵوێزی فەڕەنسا باڵوێزی ئەمریکا و هەروەها نوێنەری UN ئەمانە چەند ڕۆژێک پێش بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەمانە هەمووی سەردانی بانقی ناوەندیان کردووە و ئەم چەندین جار سەردانانەی باڵوێزی ئەمریکا بۆ لای حکوومەتی عێراقی بۆ لای سوودانی و بۆ لای بانقی ناوەندی ئەمانە ئاماژەن بەڕاستی ئاماژەیەکن کە دیارە ئەمە وەکو با بڵێن دەست پێشخەریەک بووە یان تهدیدێک بووە هەڕەشەیەکی ئەمریکی بووە و ئێستا ئەمە تەماشا بکەین عێراق سەروەریەکەی خۆی تەواو نییە من باوەڕم بەوە نییە کە عێراق وڵاتێکی خاوەن سەروەری بێ چونکە نە ئاسمانەکەی سەروەری هەیە بەدەست ئەمریکا نە زەویەکەی سەروەری هەیە ئاردەکەشی نییە و نە ئابوووریەکەی سەروەری هەیە نەخۆشی سەروەری هەیە ئابوووریەکەی و پارەکانی هەموو لە بانقی فیدرالی ئەمریکا و هەمومان دەزانین ئەو نەوتەی عێراقی کە دەفرۆشرێ پارەکانی خۆ ڕاستەوخۆ ناتە خەزنەی عێراقیەوە ناتە بانکی ناوەندی عێراقیەوە دەچێتە بانکی فیدرالی ئەمریکاوە لەوێ ئەمریکا بەڵێ لەوێ بە پێی پێویست و بە ڕەزامەندی ئەمریکا ئەوەندە چەند پێویستە ئەوەندە دێتە بانقی ناوەندی عێراقیەوە وەکە ئەمریکا تەماشای کرد بڕێک یان بەشێک لەو پارێ لەو دۆلارە ئەمریکیەی لە عێراقدا نامێنێ ون دەبێت دەچێت بۆ ئێران ئەو کات ئەویش ڕازی نابێ بەوەی کە دۆلار بەو شێوەیە بچێتە وڵاتێک ئەو حیساری لەسەر داناوە بۆیە ئەمە هەڕەشەیەکە کە لە عێراق دەکرێت لە حکوومەتەکەی بەڕێز سوودانی دەکرێت بۆ ئەوەی ئەم محەممەد شیع سوودانی ئەم بابەتە چارەسەر بکە و هەژمونی ئێران لە عێراقدا کەم بکاتەوە تا دەگاتە نەهێشتنی و ڕووی لە ئەمریکا بکەوە ئەو ڕاستپاردەری کە ئەمریکای پێی دەڵێ وردەوە لە جێبەجێ بکات. کاک دکتۆر بەشیر ینی لەسەر ئەو مەسلەی عەقڵ و حکمت و منتیقی کە جەنابە داماژەت پێدا پێویستە سۆدانی مامەڵەی لەسەر بکە و حکوومەتەکەی و مانەوەی ینی پابند و وابەستەیە بۆ عەقڵ و حکمەتی سۆدانیەوە زۆرێک لە سیاسەکانی عێراقەوەی کە چاودێری دۆخی عێراق و هەروەها ڕۆژی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی یەکەن ینی ڕاستیەک دەڵێن ئەوان نازانم جەنابەت تا چەند لەگەڵ ئەو ڕاستیایی دەڵێن محەممەد شیع سۆدانی بە تیرێک دوو نیشانەی پێکا یەکەم ئێرانی ڕازی کرد بەوەی کە لە ڕووی ئاسایش و ئەمنێەوە بتوانێت سنوورەکانی عێراقی لەگەڵ بپارێزیەوە ئەو فشاری کە هەبوو و ئێران بە مەسلەی فشار و هەروەها لایەنی تەداخلاتی ئۆپۆسیۆنەکانی خۆی لە عێراق و دەیبینی عێراق و محەممەد شیع سۆدانی توانی فشارەکانی ئێران کەم بکاتەوە و سنوورەکانی قایمکە لە بەرامبەر ئێرانی تا ڕادەیەک بەمە بێدەنگ کرد و لە بەرامبەریشدا ئەمریکای ڕازی کرد بەوەی کە توانی هەندێک بانک سزا بدا بەوەی کە
ئەوان هۆکار بوون بۆ چوونە دەرەوەی دۆلار لە ڕێگەی ئەو بانکانەوە بۆ ئێران کە ئەمریکا تا ڕادەیەک بەمە چۆنەڵی هێور بۆ وەتوانی ئەو تەوازنە لە نێوان ئێران و ئەمریکادا ڕابگرێ. ئەمەیان واقعیە سۆدانی پیاوی ئەزەمات بوو وەتوانی ئەم تەوازن و تەرازووە لە نێوان هەردوو دەوڵەتی ئێران و ئەمریکا کە بەریەکەوتنی زۆریان هەیە لە ڕووی بەرژەوەندی و مەساڵحەوە لە عێراق ڕابگرێت یاخود نەخێر نە. نا بابەتەکە هێشتا لە سەرەتایە هێشتا لە بیدایەتە ئەمە پێویست دەکا کە ئەم هاوسەنجیە بەڕێز سوودانی زۆر بە تەواوەتی ڕای بگرێت لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکا ئەمە لە لایەک و لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا ئەمە لە لایەکی دیکەشەوە و هەروەها لە نێوان وڵاتانی کەندا و لەگەڵ تورکیا و لەگەڵ لایەنەکانی عراقی بە شێوەیەکی گشتی واتە زیاتر لە هاوچێشەیەک پێویستە بەڕێز سوودانی ئەو هاوسەنجە لە هاوچێشەکانی ڕابگرێ. ئەمەش ماندووبوونەی زۆرێ و بە تەنها بەخۆی ناکرێ تەنها بەڕێز سوودانی ناکرێت ئەگەر پشتگیری نەکرێ بەڕێز سوودانی پێویستی بە پشتگیریی تەواو هەیە. ڕاستە لایەنەکانی چوارچێوەی هەمانجی کاندیدیان کردووە بەڵام لە بیرمان نەچێ ئێستا بەشێک لە لایەنەکانی چوارچێوەی هەمانجی لی ناڕازین لە سیاسەتەکانی ناڕازین و لەوانەشە ینی خراپ بجوڵێنەوە بە بەرامبەری بۆیە پێویست بۆ دەکا کە چوارچەوەی هەمانجی چۆن ئەوان کاندیدا کرد بەو شێوەیە پێویستە پشتگیری لێ بکەن لە چی لە ڕاگررتنی باڵانسەکەی نێوان ئەمریکا و ئێران و ڕاگررتنی باڵانس لە نێوان حکوومەت هێرێم و حکوومەتی بەغدا و هەروەها نێوان شیعە و سوننە دیسانەوە ئەم باڵانسە ڕابگرێ و هەروەها پێویست دەکا بەڕێز محەممەد شیع سوودانی حقیقەتێک بزارێ ئەو حقیقەتەش ئەوەیە کە ڕاستە عێراق دەستوری هەیە ڕاستە عێراق وڵاتێکی دەستوری و یاساییە بەناو بەڵام لە 2023 تاکو ئێستا عێراق بەپێی یاسا و دەستور بەڕێوە نەچووە بەڵکو بەپێی اتفاقاتی سیاسی بەڕێوە چووە بەپێی محاسەسە و بەپێی بەشبەشێنە و تەوافق بەڕێوە چووە بۆیە پێویستە پارێزگاری لە مەبدەئی تەوافق بکات پێویستە مەبدەئی مشارەکە مەبدەئی تەوازن و هاوسەنجی نێوان لایەنەکان و پەیوەندی لایەنەکان بپارێزێ بە تایبەتی کورد لەگەڵ بەغدا چونچی کورد پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ بەڕێز سوودانی ئەگەر کورد نەبوایە ئەماماوان دەزانین کورد ئەگەر نەبوایە لەگەڵ چوارچێوەی هەمانجی لە کۆتاییدا حکوومەت پێک نەدەهات لەبەرەوەی سەرۆک کۆمار ئەم باڵێن کێشەکەی گرفتەکەی تەواو دەدەبوو کە سەرۆک کۆمار ئەگەر هەڵ نەبژێرابایە کەواتە حکوومەتەکەش هەڵ نەبژێرا بۆیە کورد توانی گرێت کوێرەکە بکاتەوە بۆیە پێویستە سوودانی ئەمە بۆ کورد بزانێ و کورد بە هاوبەشێکی بە شەریکێکی ڕاستەقینی خۆی بزانێ کێشەکانی نێوان هەرێم و نێوان بەغدا چارەسەر بکە لەسەر بەرپرسیارەتی خۆی ڕاستە ئێستا بەڕێز وەزیری دارایی فیدراڵ ئەم 400 ملیاری ڕاگرتووە بەڵام بەڕێز سوودانی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەتوانێت بە مەسئولیەتی خۆی لەسەر بەرپرسیارەتی خۆی ئیطلاقی ئەو 400 ملیارە بکە لەبەر ئەوەی ئەمە سلفەیە کاک دکتۆر بەشیر بۆ نایکات ینی ئەو کاتە ئەگەر نەیکات کورد لەیەکەوێتە تاقەوەکو خۆمانەڵی بێگومان لەبەر ئەوەی یعنی کورد دەڵێمان لەسەر چه ئەساسێک من ئیتفاقم لەگە تۆ کردووە کوای اتفاقا نووسراوەکەمان لەسەر چه ئەساسێک ئێمە دەنگمان بە تۆدا لە پەرلەمان لەسەر چه ئەساسێک ئێمە ئیتفاقێکی سیاسیمان لەگەڵ چوارچێوە هەمانجی ئەنجامدا ئەمە ئەو کات ینی سەبری کوردیش دان بە خۆداگرتنی کوردیش بەڕاستی تاماوەیەکە هەتا سەر نابێ بۆیە پێویستە بەڕێز سوودانی ئاگای لەو بارودۆخە هەبێ ئەو لایەنەکانی خۆی لایەنەکانی چوارچێوە هەمانجی خەریکە ئێستاوە لێ هەڵدەگەڕێنەوە بەڵێ چوارچێوە هەمانجی خەریکە لێ هەڵدەگەڕێنەوە بۆیە پێویستە پارێزگاری لە پەیوەندیەکانی لەگەڵ کورد بکە تا کوردیش لێ هەڵنەگەڕێتەوە ئەمە لەلایەک بۆیە لایەکی دیکەشەوە پێویستە دیسان لەگەڵ سوننەش پەیوەندەکانی خۆی ڕێک بخە ئەو بەڵێنانەی کە بە سودەی داوە لە مەسلەی باڵێن ونبووەکان و مغەیەبین و ئەمانە ئەمانەیان بۆ چارە ئەو شتانێک کە پێیداون پێویستە لە ئیتفاقەکە جێبەجێ بکرێ و ئیتفاقی باڵێن نێوان هەرێم و بەغدا زۆر شێوەک و ئیتفاقی شنگال پێویستە جێبەجێ بکرێ ئەو شتانێکەوە هەم بابەتە نێوخۆیەکان
لە نێوان لایەنەکان چارەسەر بکە اینجا ئەم هاوچێشەیە کە دەیەوێت ڕای بگرێت لە نێوان ئێران و ئەمریکا لەوانەیە بۆی ئاسانتر دەبێت ئەگەر کورد و سونە پشتگیری نەکەن و لایەکەی خۆی چوارچێوەمانجی پشتگیرینەکە ناتوانێت ئەم بەڵانسە ڕابگرێت. کەواتە ئەوەی کە خاڵی ناکۆکە لە نێوان لایەنە ناوخۆیەکان بە تایبەتی ئەمەگەر بە هەندوەری بگرین کاک تۆربەشیر، ینی ئەتوانین بڵین حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی لە ناوخۆی عێراقەوە مەترسی قورسی لەسرە بۆ ئەوەی کە نەتوانێت بەردەوام بێت لە حکومداری یاخود نەخێر ئالنگارەکانی دەرەوە قورسترە بۆی بەڕاستی. ئالنگەرەکانی دەرەوەش هۆکارەکەی ناوخۆیە تۆگەل لە ناوخۆ تۆکمە بووی و کارەکانی خۆت ڕێخست ڕیزەکان نێوخۆت ڕێخست لایەنەکان و پێکاتەکان تەواو پشتگیری تۆیان کرد ئەو کات ئالنگەرەکانی دەرەوە زۆر با بڵێن فشارەکەی بێهێز دەبێ و ئەو هێزەی نامێنێ لەبەرەوەی هەموو لایەنەکان پشتگیری دەکەن و هەموو لایەکە با بڵێن فاکتەری دەرەوە شەکە تەماشای کرد نێوخۆ وا خەریکە مستەقر دەبێ و سەقامگیر دەبێ ئەویش لە فشارەکانی خۆی هەندێک پاشگەز دەبێتەوە چونکە بۆ ئەویش بۆ ئەمریکاش گرنگە ئەمڕۆ بارودۆخی عێراق سەقامگیر بێ و تێک نەچێت چونکە بەرژەوەندەکانی ئەو لێرەیە بەرژەوەندەکانی ئەمریکا لێرەیە تێکچوونی بارودۆخی و پەیوەندی نێوان لایەنەکان و پێکاتەکانی نێو عێراق ئەمەش دیسان چێشە بۆ ئەمریکا دروست دەکا وەیە من پێم وایە استقراری ناوخۆ و ڕێکبوونی پەیوەندی نێوان لایەنەکان لە نێو عێراقدا ئەمە کاریگەرێکی باشی دەبێت بۆ چاکبوونی بارودۆخەکەی دەرەچیش. کاک دکتۆر بەشیر یەکێک لەو خاڵانی کە ئەم حکوومەتەی محەممەد شیع سۆدانی لە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسەکاندا لەسەری پێکات مەسلەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانە لە ماوەی یەک ساڵدا و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و هەروەها هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێ دوایە ینی بەو ناکۆشی کێسە جەنابەت باسیەکەی بە تایبەتی لە نێو ماڵی شیعەدا چوارچێوەی هەمانجی و هەروەها کورد وەسوونە تا ڕادەیەک یعنی ئەوان لەوە چه زۆر کێشیان نەبێت بەڵام حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی ئەتوانێت ئەو کۆدەنگژیە لە ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنێ بۆ تێپەڕاندنی یاسایی هەموارکردنەوەی هەڵبژاردنەکان و هەروە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقدا و هەروە بە تایبەتی مەسلەی هەڵوەشاندنەوەی ینی موساءلە و عەدالەکە ئەوان سوونەکان زۆر لەسەری ینی پێداگرن ئەم ئالانگاریانە لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕێ بە ئاسانی چکە جەنابەت ینی پێشتر سەرۆکی جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بووی و ناکۆچیەکانی ئەوێ ئەزانی کە چۆن تێپەڕێنرێ قورسە یاخود نەخێر ئاسانە ئەگەر ڕێکەوتنی لایەنەکان هەبێ بە تایبەتی لە ناوخۆ. لە ناو ئەنجومەنی نوێنەران بەڕاستی کارەکان بە زەحمەت تێدەپەڕێ شتەکان زۆر بە زەحمەت تێدەپەڕێ بە تایبەت ئەگەر ڕێککەوتنی سیاسی پێشوەختە نەبێ ئەو کات لەوانەیە هەر ناڕوا و تێناپەڕێ بۆ نمونە ینی بەڕێز سوودانی بەڵێنی ئەوەی داواکە لە ماوەی 3 مانگان لە ماوەی 6 مانگدا پرۆژە یاسای نەوت و گاز لە پەرلەمان تێپەڕێنرێ بەڵام ئەمە زۆر زەحمەتە ئەم بەڵێنێک کە داوێتی ئەگەر پێشوەختە ڕێککەوتن لە نێوان کورد و سونە و شیعان نەبێ بۆ تێپەڕاندنی ئەم یاسایە بە شێوەیە کە دەیانەوێ ئەم یاسای تێناپەڕێکەواتە بەڵێنەکەی جێبەجێ نابێ دیسانەوە مەسلەی هەموارکردنی یاسای هەڵبژاردن ئەم هەموارکردنە ڕاستە ئێستا لایەنەکانی شیعان داوای دەکەن با بڵێن بە تایبەتی لایەنی چوارچەوەی هەمانجی بەڵام ڕەوتی سەدر بە کولی وەسەتاسەد دژیەتی چونکە لە بەرژەوەندی ئەوان نییە لە بەرژەوەندی ڕەوتی سەدر نییە کە ئەم یاسایە بگۆڕدرێ بەڵام خاڵێکی ئیجابی هەیە یعنی فاکتەرێکە کە لەوانەیە یارمەتیدەری بەڕێز سوودانی بێ بۆ هەموارکردنەوەی ئەم یاسای هەڵبژاردنە ئەویش بڕیارێکی دادگای فیدراالیە دادگای فیدراالی بڕیارێکی هەیە کە پێویستە چەند مادەیەک لەو یاسایە هەموار بکرێتەوە بۆیە ئەم بڕیارە لەوانەیە ببێتە بیانوویەکی باش بەدەست بەڕێز سوودانی بۆ ئەوەی کە بتوانێت هەندێک ئاسانکاری بکە بۆ ئەوەی کە بڕوا بۆ گۆڕینی ئەم یاسایان بۆ هەموارکردنی یاساکە بە تایبەتی لایەنەکانی چوارچێوەی هەمانجیش پشتگیری دەکەن وە کوردیشی کێشەیەکی نابێ پشتگیری دەکا مەسەلەی هەڵبژاردنەکان کە بەڵێنی بۆ داواکەوە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت جاچ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بێت چ بۆ پەرلەمانی عێراقی بێ من پێم وایە ئەگەر لێرەوە تا ماوەی 6 مانگی تر ئەگەر بەڕێز سوودانی
زانی کە ناتوانێت لە کێشەکان دەربچێ کێشەکان بۆی چارەسەر نابن ئەو بەڵێنانەی کە داوێتێ لایەنەکان و لە بەرنامەی کاری خۆیدا پێشکەشی کردووە ناتوانێت جێبەجێ بکە من پێم وایە هەوڵی زۆر ئەوە دەدا کە لە خلالی ساڵێکدا ئەم هەڵبژارنەی پێشوەختە ئەنجام بدرێ بۆەوەی خۆی دەرباز بکات لە کێشەکان و عێراق دەرباز بکات لە کێشەی زیاتر بەڵام ئەگەر لێرەوە بۆ ماوەی 6 مانجوری کە دیتی وردە وا ڕێگاکان کراوە دەبن و دەتوانی بەڵێنەکان جێبەجێ بکە پشتگیری بۆی هەیە پشتگیرێکی دەرەکی ئەمریکاشی بۆ دەبێت ئیرانیشی بۆ ببێ ئەو کات من پێم وانەیە ئەم هەڵبژاردە پێشوەختی ئەنجام بدرێ بەڵکو 4 ساڵی خۆی تەواو دەکات لە کۆتاییدا هەوڵی ئەوە دەدەن کە یاساکە یاسای هەڵبژاردن بگۆڕێ بەڵێ دەگۆڕێن ئەو کات لەوانێ بە تەنها ڕوتی سەدر دژایەتی دەکا ئەوش لە ناو پەرلەمان نییە بۆیە ناو پەرلەمان بە ئاسانی دەتوانین تێپەڕێنێ وەڵام جووسم هەر ئەوە پرسیمانی جەنابەت خۆت ینی زۆر بە وردی شیت کردەوە کاک دکتۆر بەشیر ینی مەسەلەی ینی ڕاستە کورد و سونە و تا ڕادێکی چوارچێوی هەمانگی لەوە چه کێشیان نەبێت لەگەڵەوە ئەگەر هەڵبژاردن بکرێ یا نەکرێ یاخود حکوومەتەکە بەردەوام بێت چکە لە بەرژەوەندی و لایەنانی حکوومەتەکە بەردەوام بێت بەڵام ئەو کات وەکو جەنابەت وتت بەس ڕەوتی سەدرەمێنێ کە وەکو ئۆپۆسیۆنێک بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن بێنە سەر شەقامەکان ئەگەر ئەم جوڵەیە بکە سەدە پێت وایە ینی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی ئەخات یا سەدریش ئەوێت تا ڕادەیەک ئەو 4 ساڵە عێراق ئارام بێ و خۆی ئامادە بکە بۆ هەڵبژاردننی داهاتوی ئەنجومەنی نوێنەران و بەهێزیشی گەورەترەوە بچێتە ناو پرۆسەکەەوە من پێم وایە ڕوتی سەدر تەماشای هەڵوێستی ئەمریکا و ئێران دەکات ئەگەر ئەمریکا و ئێران پشتگیری حکوومەتەکەی سوودانی بکەن بۆ تەواوکردنی بابەتەکە ئەمە ڕوتی سەدر بێدەنجی لێ دەکات ئەگەر بێدەنجیشی لێ ناکات لەوانێت جمجۆڵ لە چیوا دەکە بەڵام جمجۆڵەکەی کاریگەر نابێ ئێمە بینیمان کە پێش تەشکیلی حکوومەت چۆن شەقامی جوڵاند و چۆن هاتە ناوچەی سەوز و چۆن ئەنجومەنی نوێنەران و تەنانەت بۆ ڕوبەڕووبنەوەی چەکداریش ڕوویدا و خەڵکیش تێدا کوژرا یعنی ئەو کات لەوانەیە خەڵک و شەقام هەموو دەیگوت تازە تەواو ڕوتی سەدر بە هیچ شێوەیەک واز ناهێنێ بەڵام بینیمان لە خلالی چەند سەعاتێکدا ڕوتی سەدر چۆن پاشەکشەی کردووە هەموو لایەنگەرەکانی خۆی کشاندەوە ئەمە دیسانەوە یعنی من دەڵێم ئەو تەماشای تەوازوناتی دەولی دەکات تەوازوناتی نێوخۆیی دەکات و من پێم وانییە سەدر ئەگەر بزانێ شتێک بە دڵی ئەمریکا و ئێران نییە ئەو مخاتەڕەیە و ئەو مجازەفەیە ناکە دیسان بێتەوە سەر شەقاموە زەرەر و زیانی لێ بکەوێت لەبەر ئەوە ئەویش تەماشای ئەو هاوسەنجێ دەکات و مووقفی ئەمریکا و ئێرانیش دەوەستێتە سەر ئایا ئەم گفتوگویانەی نێوان ئەمریکا و ئێران لە بواری مەسلەی ئەتۆمیدا چەندە پێش دەکەوێت ئەم گفتوگویانەی ڤێننا ئەگەر پێش بکەوێ من پێم وایە بارودۆخەکە ئاسانتر دەبێت بەڵام ئەگەر ئەم گفتوگویایی نەوەویەی نێوان هەردوولا هەر ئاوا چەق بەستوو بێ بارودۆخی عێراق بەرەو خراپی دەچێت زۆر باشە ئەی مەسلەی دارایی و ئابووری هاوڵاتیانی عێراق وەروە ئەم مەسلەی دۆلارە کاک دکتۆر بەشی کێسا ینی هەمیشە لە بەرزبوونەوەیە و ئاسی بژێوی خەڵک بەڕاستی زۆر خراپە لە عێراق بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار و هەروەها دابەزینی بەهای دیناری عێراقی ئەگەر ئەمە بەردەوام بێ و سۆدانی نەتوانێت چارەسەری بکە یعنی خەڵک بەدەر لە هەموو لایەنە سیاسیەکانی شیعە سونە کورد ئەگە خۆیان ڕژانە سەر شەقام و تەقینەوە بەرامبەر بە حکوومەتەکەی سۆدانی ئەمەیان چۆر بەری پێژیرێت و چۆن ئەتوانێت سۆدانی ڕوبەڕووی بێتەوە سوودانی ئێستا بە هەموو هەوڵێکی خۆی هەوڵی ئەوە دەدا کە دۆلار بگەڕێنەوە سەر 146 ئەگەر توانی بگەڕێتەوە سەر 146 و 147 ئەمە بارودۆخەکە هەندێک جێژیر دەبێ و سەقامژیر دەبێت بەڵام ئەگەر نەیتوانی هەر ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدا بوو تا دەگاتە 160 یان لەوانەیە وەکوانێک دەڵێن ینی مەترسی ئەوە هەبوو پێش چەند ڕۆژێک کە بگاتە 200یش بەڕاستی ئەو کات من پێشببینی ئەوە دەکەم کە شەقام بە شێوەیەک دەوروژێنرێ کە هیچ کەسێکی شەگە سەرپەرشتی نەکا شتێکی جەماوەری و ئافەوی دەبێ لەوانەیە ئەم جارە زۆر بەهێزتر دەبێت لە جارانی پێشان و مەسیری حکوومەتەکەی بەڕێز سوودانیش لە عادل عەبدولمەجید باشتر نابێ کاک دکتۆر بەشیر ئەزانم جەناب دیانی لەوە چێ لە ڕووە ئابوووریەکە نەتوانیانی بۆ من ئەساگەکەم پرسیارە بکەم چکە زۆر کەسەڵێن عێراق
پێدەچێت ینی بە چۆنەڵی چارەنووسی لوبناان و هەندێک وڵاتی دیکە بچێت لە ڕووی ئابووری و لە ڕووی داڕمانی ینی بەهای دراوەکەی ئەمەیان ڕاستە بۆ عێراقێکی خاوە نەود و هەروەها ئەو داهاتە گەورە زەبەلاحی کە هەیە ئەم ساڵ لەسەر و 100 و نازانم چەند ملیار دلارەوە باس دەکرێت کە داهاتی نەوتی عێراقەوە هەروە ئەو یەدەک و نەختینەی کە لە ڕووی درا و زێڕەوە هەیەی بۆ عێراق ئەمەیان ڕاستە؟ من بە دووری نازانم ینی من نامەوێ ینی خەڵک دڵتەنگ بکەم و خەڵک بترسێن و شەقام بترسێنن بەڵام بە دووریشی نازانم بەڕاستی بە دووری نازانم کە نەگۆکو لەبنان لە لەبنان خراپتریشمان لەسەر بێ بۆ ڕاستە ئێستا نەختینەی عێراق نزیکەی 100 ملیار دلارە احتیاتی بانقی مرکزی عێراقی بەڵام ئایا ئەم 100 ملیارە لەژێر دەستی عێراقدایە ئایا عێراق دەتوانێت مامەڵە بۆ 100 ملیارە بکە یان دەبێت ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ هەڵکە ئەمە یەک ئەم ساڵی ڕابردوو نزیکەی 115 ملیار دلار نرخی فرۆشی نەود بووە ئەم 115 ملیار دلار هەمووی هاتۆتە نێو خەزنی عێراقی نەخێر ئەمە دیسان شتەکە وەکو باسمان کرد لە سەرتاوە مەسەلەکە ئەمریکا ئەو پاران هەموو لە ئەمریکا ینی سیادە و سربەخۆیی سەروەری ئابووری و نەختینەی عێراق بەدەست ئەمریکایە ئەگەر ئەمریکا بەڕاستی سیاسەتەکەی بەڕێ سوودانی بەدڵ نەبێ و سیاسەتەکەی سوودانی بە پێچەوانەی ویستی ئەمریکا بڕوە ئەو کات نەک لە لوبنان خراپتریشمان بەستە لێ چونکە ئەمانە هەمووی گڵۆپەکە گڵۆپی 100 ملیارەکە و 115 ملیارەکە هەموو بەدەست ئەمریکایە بەدەست عێراقیەکانەوە نییە بۆیە ڕاستە ئێستا هەندێک لە سیاسی عێراقیەکان دەڵێ مەترسی لە سەرمان نییە ئێمە نەختینەمان هەیە و پارەیەکی زۆرمان هەیە نەوتمان هەیە بەڵام ئەمە کەی ئەمە لە دەستە خۆت بوو کەی خۆت توانی تەسەڕف پێ بکەی ئەو کات لەوانەیە مەترسی نەبێ دیسان ئەو کاتیش مەترسیەکەیە چونکە ئێستا زۆربەی هەرە زۆری داهاتی عێراق نەوتە ینی زیاتر لە 90ەکەی نەوتە بۆیە داهاتێکی ڕێعیە باشە نەوت ئێستا ئەوە خەریکە وردە دادەبەزێ ئێستا نەوت لەو بەرخەدایە بارودۆخەکە وایە چێ زەمانەتی ئەوە داکات سبەی نەوت نێتە سەر 60 باش ئەگەر نەوت دابەزی چۆن چی دەکەی تۆ ئێستا بە تایبەتی کە لە 151 بۆ میزانی تەشغیلی دەڕوە و ئەم ساڵ 10 تریلیۆنیشیان زیاتر کردەوە بۆ مەسەلەی موچە و میزانی تەشغیلی ئەو کار لە چێ دەینەوە پارەیە و لەبەر هەندێ یعنی من ئومێد دەکەم وانە بێ ئومێد دەکەم کە وانە بێ بارودۆخەکە خراپ نەبێ لەوە خراپتر نەبێ بەڵام خوا نەخواستە ئەگەر بەڕێز سوودانی چارەسەری ئەو بابەتەی نەکرد و لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ ئێران ڕێک نەکەوتەوە بۆ ئەوەی کە بارودۆخی ئابووری عێراق چاک بکەنەوە یان لێگەڕێن دەستی سوودانی کراوە بکەن بۆ ئەوە هەندێک ئیجرعات و ڕێکار بکە ئەمە ئەگەر وانەکرێ بارودۆخەکە باش نابێ. کاکتۆر بەشی من هیچم نەماوە گە جەنابەت لە کۆتایە هەر پەیامێکتە بێت توانین بیگەینی زۆر سپاس دەکەم. وڵا کۆتا پەیام ئەوەیە ئینسان لە بارودۆخێکی ئاوادا گرنگ ئەوەیە بڵێیت باشە ئێمە چی ئێمە کورد چۆن بتوانین خۆمان بپارێزین لەو جێژاوەی عێراقدا لەو مەترسیانەی کە لە عێراقدا باسمان کرد من پێم وایە عێراق کارتێکی زۆر بەهێزی بەدەستە کارتێکی بەهێزی بەدەستە بۆ ئەوەی خۆی بەپارێزی کارتە بەهێزەکەش ئەوەیە ڕێخستنی نێوماڵی کوردە ڕێخستی نێوماڵی کورد کە من لە هەموو چاوپێکەوتنەکان جەخت لەسەر ئەوە دەکەمەوە ئەگەر هەر کاتێک کورد بەهێزەوە بە یەک گرتوویەوە بە یەک پاکێج بە یەک وەفد بە یەک شاند مامەڵەی لەگەڵ بەغدا کرد ئەو کات مامەڵەیەکی بەهێز لەگەڵ بەغدا دەکا و بەغداش تەماشای دەکا مامەڵە لەگەڵ هەرێمێکی بەهێز دەکا بەڵام بەداخەوە یەکێتی بە تەنها و پارتی بە تەنها مامەڵەیان کرد ئەو کات زۆر بە چاوێکی لاوازەوە بەغدا تەماشامان دەکا و لەوەی خراپتریش مافەکانمان پێشێل دەکا. زۆر بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگیری پێشووی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس دەکەم کە لە هەولێرەوە لە بەرنامەی پانۆراما بەشدار بوو لەگەڵمان زۆر سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراما پێشکەش کرا خواتان.